بەناوی خی گەورە میرەبان نازانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە کۆتا ڕۆژی هەفتە لە گەشتی شیکاری وەرزشی بەوەی بە ڕێز و خۆشەویست دەگەمەوە. باسکردنی ئەم ڕۆژمان باسکردن دەبێت لە چامپیۆنز لیگ. دوێنێ پامێکم پێگەیانن لەوەی کە هەمومان پێکەوە بە کۆی دەنگ یەک دەنگ بین یەک ڕنگ بین لە پێناو هەستی نەتەوایەتی لە پێناو هەستی کوردایەتی هەوڵ بدەین هاندەرەکەی زاخۆ سەر بخەین و هەوڵ بدەین ناوی زاخۆ لە خەڵاتی زەبێست لە هەنگی ساڵانی فیفایە ناوەکە لە سەر و هەمووان و ناوی بێنرێ و خەڵاتەکە بۆ کوردێک بێت خوا خەڵاتەکە بۆ یانەیەک بێت کە کوردستانی و بۆ شارێکی دیرینی جیهان بێکەویش زاخۆیە. ئەمڕۆژ تیمی یانەی زاخۆ دەگاتە سلێمانی و بە سەرپەرشتی ئەڵتراسی زاخۆ واروە دەستەی کارگەڕیانی زاخۆ و پەیوەندیشیان پێمانەوە کردو و ئینشاءڵڵا ئێمە هەوڵ دەدەین لەوەی هاوکاریان بینوەکو کەناڵی ئاسمانی پێیان لە کەمپینەکەی سلێمانی و بڕیاری ژوایە شەو لە سەوەڵەکە کەمپینێکدانێن بۆی کە زۆرترین دەنگ بۆ یانەی زاخۆ کۆ بکەنەوە. وەکو پێشم وتن دوێنێ من داوای دەنگدانم کرد. ئەمڕۆژ من هەموو ئاگەمەدەکارێکی خۆم کردووە. دەنگی یەکەم دەدەمە زاخۆ، دەنگی دوم بۆ ئیسپانەکە و دەنگی دوم بۆ یاریزان ئەرژەنتینەکە یاخود بۆ هاندەرە ئەرژەنتینەکان و دەنگانی خۆم دەکەم بۆی کە یانەی زاخۆ دەنگی یەکەمی ئێمەیە بۆ برنەوەی ئەم خەڵاتە. هیواداریشین لە کۆتاییدا لە خەڵاتی زەبێستی فیفایە یانی زاخۆ خەڵاتەکە بۆ خۆی دەستەبەرکات. ئەم پەیامە بوو کە دووبارە ویستم پێتان بگەێنمەوانێ. یارەکانی شەوی ڕابردوو کۆتاییات شەوی ڕابردوو بەلای ڤاتمەلاتان و قسەمان لەسەر تاوای یارەکان کرد. ئەمڕۆ کۆمەڵ یاری دیکەمانەیە لە چامپیۆنز لیگ، کۆمەڵی ڕوبەڕووبوونەوەی گرنگمانەیە لە دیارترین و بەهێزترین ڕوبەڕووبوونەوەکان ڕوبەڕووبوونەوەی ئارسناڵ و بایر مینخە. تاوان ڕازگۆ بم لەگەڵتان من شەویش و ئەمڕۆش و لەو کاتەوەی کەم یاریەکرێ بەڕاستی خۆم زۆر تەرخان کردو بۆی کە وەکو چۆنەوەی کە خوێندنەوەمان بۆ پاریس سەن ژەرمان و بایر مونیخ کرد، وەکوی چۆن خوێندنەوەمان بۆ یاری ڕیال مەدرید و لیڤەرپۆڵ کرد لە چامپیۆنز لیگ، وەکوی چۆن دوێنێ خوێندنەوەمان بۆ یاریەکەی چێلسی و بەرشەلۆنە کرد، بە هەمان جۆر بین قسە بکەین لەسەر هاوڕێیانی عەزیزم کاگەر سەران کاک موحسین جان. کۆمنتەکان باسی یاری ئەمڕۆیە. ئێمە دوێنێ و شەو و هەروە دوێنێ نیوەڕۆ باسی بەرشۆنەوەمان کردو. ئەمڕۆ ئەو باسە ناکەینەوە حەقین بە تیپەکانی کە ئەمڕۆ یاریان هەیە. دەستان خۆش بۆ کاک عەبدولی ژەڵێ دەنگمدایە دەستی هەموو لایەکتان خۆش بێ. ئێمە دەبێت لەمەیە هەموو شتێ وەلا بنین و هەمومان هەوڵ بدەین بۆ سەرخستنی یانەی زاخۆ و سەرخستنی هاندەرەکەی زاخۆ و بە گەورە ناوهێنانی زاخۆ لە خەڵاتی فیفایە. زۆر ورد بوومەتەوە لە یاری ئارسناڵ و بایر مونیخیش، بەڵام بڕوا بکە یعنی توانم بڵێم من زۆر بە مطلقی قسەم لەسەر یاری بایر و پاریس سەن ژەرمان کردو، زۆر بە مطلقی باسم لە لیڤەرپۆڵەوە کردووە کە بە چی یاریێک لە ڕیال مەدرید دەباتەوە. دوێنێ زۆر بە ڕاشکاوانە باسم بۆ کردن کە چێلسی چۆن لە بەرشەلۆنە دەباتەوانێ. بەڵام یاری ئەمڕۆ ئەمەوێ قسەی لەسەرکەین، با پێکەوە قسەی لەسەرکەین و با پێکەوە تاوتوی بابەتەکە بکەین. ڕوبەڕووبوونەوەی ئارسیناڵ و بایر مونیخ من پێم وایە یەکێکە لە گەورەترین ڕوبەڕووبوونەوەکانی وەرزی ئەم ساڵ، یەکێکە لە تایبەتمەندترین ڕوبەڕووبوونەوەکانی وەرزی ئەم ساڵ. ئەگەر چی ئەم ڕوبەڕووبوونەوەی یەکلاکەرەوە نییە، واتە ئەگەر بایرن و ئارسیناڵ لە قۆناغێکی تردا ڕوبەڕووی یەک بوونایەتەوە لە پێگاتە مامکۆڵیاتەوە لە جوای ئەو کاتی تیپ مامکۆڵیاتەوانێ ڕەنگە قسەیەکی جیاواز بکەین. بەڵام ئێستا کە ئێمە سەیری ئەم دوو تیپەیەکەین بۆ نمونە ئارسیناڵ لە یاری ئەم شەوا بدۆڕێ چییە بێ؟ هیچ نابێ. 12 خاڵی هیچ نابێ. یاریەکە دۆڕێنی هێشتا دەرفەتی لە هەشتەکەی پێشەوە بێ. ئەگەر بایر بدۆڕێت چیە بێ؟ هەر هیچ نابێ، هەر لە هەشتەکەی پێشەوە بێ. کەواتە قسەکردن لەسەر یاری ئەم قۆناغە و وردبوونەوە لە یاری ئەم قۆناغە و هەڵسەنگاندنی ئاستی تیپەکان لەم قۆناغەدا هەڵسەنگاندنێکی تەندروست نییە و هەڵسەنگاندنێکی یەکلاکەرەوە نییە. ڕاستە تەحەفوزێکی باشە، ڕاستە گەورەیەکی باشە، ڕاستە یعنی توانایەکی باشت پێ دەبەخشێ، بەڵام دەبێت بزانیت کە یەکلاکەرەوە نییە، تەنها دۆڕانی 3 خاڵە میارێ وەکو ڕوبەڕووبوون نییە لە قۆناغی هێشت و لە قۆناغی چوارە، چونکە ئەوەی قسەی جیاوازی تیاگرێت. ئەگەر
چۆن باسمان لە بەرشەلۆنە و چەلسی کرد بەم جۆرە قسە لەسەر بایرن و ئارسناڵ بکەین. ئێمە بایرن بەڕای زۆرینە و بە پێی یاریانەی کە کردوێتی و پێی ڕوبەڕووبوونەوەی ئەنجامی یاوە. بایرن باشترین تیپی وەرزی ئەمساڵە لە ڕووی ئەنجامەوە. گوێ لەم قسەیەم بگرە. بایرن باشترین تیپە لە ڕووی ئەنجامەوە. ئارسیناڵ لە ڕووی ئەنجامەوە وەکو بایرن باشترین تیپ نییە. بەڵام لە ڕووی پێکهاتەوانێ ئەرسیناڵ باشترین تیپە لە ڕووی پێکهاتەوانێ. ئەی بۆ ئەنجام لای ئەم وایە بۆ ئەنجام لای ئەو وایە. ئێستا ئێمە ئەم هاوشەشێ پێکەوە تاوتویەکەین. بایرن یاریەکانی لە بۆنزلیگا ئەنجامدات. بێڕێزی بەیانەکانی بۆنزلیگە ناکەین. بەڵام هەمومان دەزانین ڕکابەریکردن لە پریمەرلیگا زۆر جیاوازە لە ڕکابەریکردن لە بایرنە. هەر ئەم بایرنەی ئێستا بیبەرە پریمەرلیگەوانێ ناتوانێت دەو ڕێکۆردەی هەبێکە لە بۆنزلیگا هەیەی. چونکە جیاوازیی زۆر هەیە لە نێوان بۆنزلیگا و لە نێوان پریمەرلیگا. ئێستا یەکسەر هاوڕان پێم بڵێن ئەی دوێنێ لیڤەرکوزن نەبینی چۆن لە مانچستەر سیتی برداوانێ با بە گواردیۆلا وای لەو تیپە کرد. چوو کامل تەشکیلەی گۆڕی و هالاندی احتیاط و ئەو احتیاط و ئەو لە بری ئەرسناڵ هەفتەی داهات و لەگەڵ چێلسیا یاریەکە. یعنی بەجددی گواردیۆلا وای لێک. بەڵام ئێمە یەکیاری ناکەینە پێوەری هەڵسەنگاندن. ئێمە باسی کۆی گشتی ڕکابەریەکە یاکەین. و پێشمان وایە هێزی بایرن هێزێکە لە ئاستی لوتکەی تیپەکانی ئەوروپا. لە ڕووی هێڵەکانەوە وەری بگری. لە ڕووی هێڵەکانەوە وەری بگری گۆڵپارێز یاردولا گۆڵپارێزیی باشن بەڵام گۆڵپارێزی بایرن باشترە. لە ڕووی بەرگریەوە وەریگرا ئەفزەڵێت بەرسیناڵ ئەفزەڵێت بە بەرگریکارەکانی ئەفزەڵێت بە بەرگریکارەکانی بایرن نییە. کەواتە ئەمە هاوسەنگ بوارێ. لە ڕووی ناوەندەوە وەریگرا ناوەندی ئەرسیناڵ باشترە لە ناوەندی بایر. بەڵام لە ڕووی هێڵی هێرشبردنەوە وەریگرا هێڵی هێرشبردنی بایرن باشترە لە هێڵی هێرشبردنی ئەرسناڵ. بۆیە من پێتەڵێ مەڵم یاریەکی زۆر ئاڵۆزە. ئەم شەو ئەگەری یاریەکە چۆنە یاخود یاریەکە بەو دیوەی کە دیوە قسەی لەسەرکەین ئێمە چۆن دەتوانین لەسەر ئەم یاریە قسە بکەین بە چه ئاڕاستەیەکە قسە بکەین. ئێمە وەکو یاریەکە من وەکو خودی خۆم پێم وایە ئەو یاریە بە چێژەی بەرشەلۆنە و چێلسی نابێ یاخود ئەو یاریە پڕکابەری بەرشۆنە و چێلسی نابێ. ئێوە بۆ تێمەکەون بەرشۆنە 3-2. سەرەتا بەرشەلۆنە یەکەم هەوڵی ڕاستەقینە بەرشەلۆنە یای بۆ گۆڵ لە بەرامبەر چێلسیە. بۆیە من بڕوام وایە ئارسناڵ حەزەرێکی زۆرەکە لە یاریە ئەمڕۆیە بە هەمان جۆری بایرن بەو ڕەهاییە هێرشبردن ناکا وەکوی لەگەڵ پاریسا کردی وەکوی لەگەڵ تیپەکانی ترا کردوێتی. نا لە هێزی ئەرسیناڵ دەزانێ ئەرسناڵ تیپێکە گەردابەزینی زۆر بە تیپەکەی بکات دەتوانێت گورزی لێ بۆشێنە دەتوانێت گۆڵی لێ بکە. بۆیە گومانم نییە لەوەی بایرنیش بەو جۆرە هێرشبردن ناکا کە یعنی هەوڵی 100% سەرکەوتن با بەسەر ئەرسناڵە. چونکە ئەگەر بایرن بەم جۆرە زەختکە بەم جۆرە بیورد بێتانێ دڵنیا بە لەوەی بۆشایەکی زۆر بەجێڵێ لە دواوە. ئەم بۆشایە زۆرش لەلایەن ئەرسناڵەوە زۆر باش تەقتیەیەکرێ. لە بەرامبەریشدا ئارسیناڵ لە ئارسیناڵ پەستانی زیاتر لەسرە. تۆ ئارسیناڵ یاری چێلسی لە بەردەمایە کە یاریشی گرنگە بۆ ئەوەی کە لە ڕکابەری پریمەرلیگا زیاتر پێش ڕکابەرەکانەکەوی هەفتەی داهاتوو. بۆیە ئەم یاری لە ئارتێتا گرنگە سەرکەوتنی یاری ئەم شێش گرنگە چونکە یەکێک لە هەرە عوقدە گەورەکانی ئارسناڵ بەرامبەر بایرن مینخە. ئێستا کاتی شکانی ئەم عوقدەیە. ئێستا نێشکێنی بۆت ناشکێندێ. ئەلەمەیە من جیاوازیەکە دروستەکەم. ئەگنا من پێم وایە یاریی زۆر هاوسەنگە یاری نێوان بایرن و ئارسیناڵ. بەڵام من لەسەر بنەمای یەک خاڵ ئیشەکەم. یعنی چۆن دوێنێ وتم یەک خاڵ بەلای من یەکلاکەرەوەی لە میاری ئەم شەوە کە ئەویش خاڵی لامین یاماڵ و کۆکۆریا بوو و بە هەمان شێو پێکام ئەم شەیش من یەک خاڵ دیاریەکەم لەسەر ئەم بنەمایە ئەم خاڵە دیارەکەم. ئەگنا
ئەمە نەبێ بەوەی کە بڵێ وەڵا هەموو شتەکانی تۆ نە وەکو واقعیەتی یاری ئەگەر وەکو کەسێکی عاقڵ قسە لەسەر ڕاضە بکەین ئەزانین هەردوو تیپ چانسی بردنەوەیانێ ئەزانین هەردوو تیپ بێزن ئەتوانین ئەزانین هەردوو تیپ ڕکابەرێکی باشەکەن بەڵام محەممەد ئیبراهیم چی بە ئامانج وەرەگرێ محەممەد ئیبراهیم چی بە خاڵ وەرەگرێ بۆی کە بیکاتە خاڵی جیاواز لە یاریە مشەوە ئەمە گرنگەکەی لە لای من ئەماکەم بە خاڵی جیاواز عقدەی یاریکردنی ئارسینال بەرامبەر بە بایرن چونکە ئارسینال هەمیشە لە ڕوبەڕووبوونەوەکانی بایرن عقدێکی گەورەی توژاتوە بەردەوام ڕوبەڕووی شکستەکان هاتوۆتەوانێ ئەگەر ئێستا عقدەیە نەشکێنرێ ناشکێنێ کە بچیتە قۆناغی ئێستیاری دەرکردنەوانێ ئێستا نەیتوانی لە باربەری تەوانێ ئەو کاتەش ناتوانانی چونکە زۆر قورسە بێ بەڵێ ئەزانم گابریێل ماگاڵای سیاری ناکە کە لێنێکی گەورەیە بۆ ئەرسیناڵ بەڵام ئێمە پێشتر وتومانە لە ئەرسیناڵە ئەگەر یاریزانێکی ژیارینەکە ئێمە بەدیلەکەیمان هەیە ئارسیناڵ تیپێکە بە پلانی 4-3 یاریەکە لە پلانی 4-3 پشت چی لێ کردووە 4-4-3کەشی یعنی وای لێ کردووە هەنێ جارە بێ بە 4-6 هەنێ جار ئەرسیناڵە بێ بە 2-2-6 یعنی سێریکەن زوبمێندی کەمێ لە دواتر یاریەکە بەڵام ڕایس و میکل مۆرینۆ و ساکا و ترۆسارد و تەواوی و یاریزانانەی بەشداریەکەن لەسەر یەک هێڵ یاریەکەن واتە بە هاوتەریبی لەگەڵ یەک ئاڕۆن و یەنەوانێ یعنی چی جەنجاڵیەکی گەورە لە ناوەند و لەسەر ناوچەی سزای تیپی ڕکابەر دروست دەکەن بۆی کە تیپی بەرامبەر بپستێونە دواوە لە ڕێم پەستانی دەیکێنە سەر تیپی ڕکابەرەوانێ هەوڵ دەدەن سوود لە هەڵەکان وەربگرن وەکوی لەگەڵ تۆتناما کردیان یعنی تۆتنام میستی قەرەباڵغێکی زۆر دروستکە لە بەردەم و ناوچەیە بەشکە ئەرسناڵ نەتوانێت و پەستانە لەویا دروستکە بەڵام ئەرسناڵ پەستانەکەی بردە ناو ناوچەی سزاشەوە و هەر بەهۆی هەڵی خۆیانەوە گۆڵی تۆمار کرد چونکە کاتێک تۆ پەستان دەخیتە سەر تیپی بەرامبەر وای لێ دەکەی تووشی هەڵیکی کۆی شەی ڕابردوش بەسەر بەرشەلۆنە هات ینی ئەو پەستانە زۆرەی چەڵسیەوە کار بوو بۆی کە گۆڵی لە خۆیان کە و کار بۆی کارا و خۆش کارتی سوور وەرگێ ئەمە لە ڕێی پەستانە زۆرەکەوات بۆیە بە هەمان جۆر ئارسیناڵ هەوڵ دەدات لە ڕێگەی ئەم دروستکردنی ئانی بە زمانەکەی خۆمان بە زمانێکی دۆستانە قسە بگەین بەشکە وازەح تێبگەن لێم ئەو قەرەباڵغیە هەوڵ با پەستان لەسەر بایر دروست بە و لەمەوە بتوانێت کەلێن بە بایر دروستکە کاکەمیر دوێنێ بۆی نووسیم وتی بەرشەلۆنە پرێسێکی وا لە بەرگریکارەکانی چێلسیەکە لەوەی کە کەونە غەڵەتەوە ئەم قسەی ئەم شەو بۆ ئەرسیناڵ تەواوە ئارسیناڵ هەوڵ دەدات لە ڕێگەی دروستکردنی ڕێژەی قەرەباڵغیانە بتوانێت بایر تووشی خەڵە بکاتەوانێ بەشکەشکست بە بایر بێنێ شێوازی دیاریکردنی ئارسیناڵ دیاریکراوە پلانی 4-3 خۆی تەطبیقەکە بەڵام گۆڕانکاری لەم شێواز دیاریکردنیە هەیە ئارسیناڵ هەوڵ دەدات زۆرترین ڕێژەی تۆپ لای خۆی بێڵێتەوە ئارسیناڵ دەتوانێت مەترسی یعنی من دایم لە ئارسیناڵە باسی شتێکتان بۆکەم کە جیاوازە لە تیپێکی تر ئارسیناڵ هەتا خولەکی 50 هەوڵ دەدات بە یاریکردن گۆڵت لێت تۆمارکە واتە بە ئاڵوگۆڕی تۆپی نێوان یاریزانەکان و هەر کاتێکیش لەم نێوەندەدا تۆپی وەستاوی بۆ دروست دەبێ مەترسی تاو لەسەر گۆڵەکە دروست دەکات و توانایەکی زۆر لە ڕادە بەدەریەیە لە گۆڵکردن لە ڕێگەی تۆپە وەستاوەکانەوە مەشتێکی زۆر تایبەتمەندە بۆ ئەرسیناڵ ئەگەر ئەمە ڕووی نەدا تیپێکە توانایەکی زۆر گەورەی هەیە لە لێدانەکان لە دەروی ناوچەی سزا دیکلان ڕایس زوبمێندی هەروەها ئیبریشی ئیزی ئەمە جگە لەوەی باڵەکانی وەکو ترۆسارد و وەکو ساکا ئەوانیش بامان شێوە تایبەتمەندی ئەویان هەیە شود لێدانیان هەبێت لە دەروی ناوچەی سزا ئەمە ڕێگەیشی تری گۆڵکردن لە ڕێگەی پرێسینگەوانێ کاتێ تیپ بە پێکەوانێ پرێسینگ دەکاتە سەر تیپی ڕکابەر ئارسیناڵ بە هەمان زۆر دەتوانێت گورز لە تیپی ڕکابەر بۆشێنێ کاونتەرە تاک لە ئارسیناڵ تا ڕادەیە کەمتر جێبەجێ بێ ئیلا لە چه حاڵەتێکە لە کاتی تۆپەوەستاوەکانە کاتێک ڕای گۆڵپارێز تۆپەکان وەرەگرێ لە ڕێگەی هەردوو باڵە خێراکەوەی هەمیشە هەوڵ دەدەن گورز لە تیپە ڕکابەر بۆشێن ئەی ئێمە لە بایرن حلولی گۆڵکردنمان هەیە بەڵێ ئێمە سیانەی هاریچین و لویس دیاز و ئۆلیسێمان هەیە کە ئەتوانم بڵێم ئەگەر ئێستا لە من بپرسی بڵێ محەممەد
باشترین سیانەی وەرزی ئەم ساڵ دیاری کە ڕاستەوخۆ پێتەڵێم کە ئەبەم تەریخەی ئەمڕۆ من قسەتان لەگەڵ ئەەکەم باشترین سیانەی هێرشبردن ئۆلیسێ و دیا زواریچینن. هیچ سیانەیەکی هیچ تیپێک لەم سیانە باشترین لە ئێستەیە. هیچ سیانەیەک باشترین سیانەی هێرشبردن، بەڵام ئەم سیانە هێرشبەریە ڕوبەڕووی بەرگریکارێکی تۆکمە دەبنەوە کە بەرگریکاری ئەرسناڵ کە کەمترین گۆڵیان لەسەر تۆمار کراوە کە ژمارەکەیان زۆر زۆر گەورەیە. ئەنی ئەلەمەیە بایرن تۆزە تووشی کێشەیە بێتەوانێ وەجگە لەوە هێڵی بەرگری بایرن ئێستا ئەو هێڵە بەرگریە نییە کە متمانی تاوی پێ بکرێت. بۆیە لەگەڵ عقدەکەیە کە من تێکەڵاویەکەمەوانێ من دەرفەتەکە گۆڕمە لای ئەرسیناڵ، چونکە من پێم وایە بە بیانی و عقدەکە ئەرسیناڵ بە هێزێکی زیاتر ڕوبەڕووی بایرن دەبێتەوە. ئەمە خوێندنەوەی یاری منە بۆ یاری ئەرسناڵ و بایرن. واتە من چاوەڕێی چی دەکەم؟ من چاوەڕێی ئەوە دەکەم کە ئەم شەو بایرن نەتوانێت هێزی خۆی بەرامبەر بە ئەرسیناڵ لە نێو یاریگای ئیماراتان نمایش بکە و لێڕابینینم بۆ ئەرسیناڵ زیاترە بۆ یارەکەی ئەم شەو. ئەمە خاڵێکی تر و لەگەڵیشیا و پێم وایە تەواوی یاریزانەکانی ئەرسناڵ تەواوی هاندەرانی ئەرسیناڵ خواستێکی زۆر زۆریان هەیە بۆ بربەستە مێژووی کە لە بەردەمیانەیە لەگەڵ بایرن بۆ چەند ساڵێک کە ڕوبەڕووی بایرن بوونەتەوە بەردەوام شکستیانە ناوە. ئێستا کاتی ئەوەیە سەرکەوتن لە یارەکەدا بنووسنەوە. ئێستا کاتی ئەوەیە سەرکەوتنیە بەسەر بایرندا تۆمار بکەن. خۆ پێچاوانەکەشی ڕوودا من زۆر زۆر لاماسایە کە بایرن بیباتەوە. زۆر زۆر تەبیعیە لە ئاساییە کە تۆ ئەم لێڕابینینەی کە تۆ هەتە بۆ ئەرسیناڵ ڕوو نەدا لە یاری ئەمشەوە. ئەنی بەمە هیچ شتێ ناگۆڕێ، بەس واقعیەتی یارەکە لای من بەم جۆرەی بۆ بایرن و ئەرسناڵ. تاڵان دێمە لای کۆمنتەکان کۆمنتی چاوڕێک ناپەڕێنم. یارەکانی ئەمشەوتان بۆ دەخوێنمەوە زۆر بەخێرایی. کاژمێر هەشت کۆبنهاگن و کایرەدالماتی، پاڤۆس و مۆناکۆ، دواتر ئەرسیناڵ و بایرن، ئەتلێتیکۆ مەدرید و ئینتەر میلان کە ئەوی شێچێکە لە یاریە شەڕەنگێزە تایبەتەکان کە بە تایبەتی ئەتلێتیکۆ مەدرید زۆر زۆر پێویستی بە سەرکەوتنە لە میاریە، چونکە ئەتلێتیکۆ مەدرید دوو سەرکەوتن دوو شکستیە لە بەرامبەر ئینتەر میلان 12 خاڵیە، واتە ئینتەر بە یەکسانیش لە میاریە بێتە دەرەوە سەرکەوتنە، بەڵام ئەتلێتیکۆ مەدرید زۆر پێویستی بە سەرکەوتنی میاریە. ڕوبەڕووبوونەوەیکی دیکەی تایبەت و ناوازە ڕوبەڕووبوونەوەی فرانکفۆرت و ئەتلانتا، یعنی ئەگەر ئەم یاریانە بەش بووە بەخوا ینی تایبەتمەندیکی زۆر زۆریە بوو شێوێکی زۆر مێژوویمان بەڕێکرد، بەڵام بێگومان ئەم شەوە بێ هەمومان خۆمان تەرخانکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی بایرن و ئەرسناڵ، چونکە نابێت مەجال بەی جاریشتر. لیڤەرپۆڵ بۆ سارەشکردنی برینەکانی بۆ باشترکردنی بارودۆخی خۆی لە نێو یاریگای خۆیان میوانداری ئایندۆڤنەکە. ڕیال مەدرید بە کۆمەڵی کێشە و بە کۆمەڵی پێکانی زۆر و دەچێتە ناو یۆنان، دەچێتە ئۆلۆمپیاکۆس لەگەڵ ئۆلۆمپیاکۆس یاریەکە. پاریس سەن جەرمان و تۆتنام لە یاریکی تایبەتمەندی ترە ڕوبەڕوو یەک دەبنەوە و دوهەمین یاریش کە بە بڕوای من تاڵان وڵای من لە یاریەکانی ئەمشەو دو یاریەکە 45 خوڵێکی لێ دەرکە، چ بایرن و ئەرسناڵ چ ئەتلێتیکۆ ئینتەر میلان، یعنی با ڕیال مەدرید و لیڤەرپۆڵەکەی لێلایەن، چ پاریس و تۆتنام چ سپۆرتینگ و کلۆب ڕوچ بە چوار یاری زۆر زۆر ناوازە و خۆشیە بینم، بەڵام چی بکەین دەرفەتمان نییە کە سێری هەر چوار یاریەکەکەین، دەبێ مومان خۆمان تەرخانکەین بۆ بایرن و ئەرسناڵ. سەبارەت بە ڕیال مەدرید هاوڕێیانی عەزیزم زۆر قسە لەسەر ڕیال مەدرید دەکرێت. ڕیال مەدرید ئێستا لە دۆخێکدایە کۆمەڵێک کێشە لەم تیپەیە سەری هەڵاوە. ئێمە پێشتری ژاماژەمان بەم خاڵە کردو و تومانە گەڕانەوەی ئەستێرەکان ئیدارەدانی ئەستێرەکان بۆ چابی ئەلۆنسۆ قورسە، بەڵام کە ئەڵین قورسە ئەو بەو نییە مەحاڵ بێ، ئەکرێت ئەلۆنسۆ لە ماوەی مانگێکە تەعامل بکە لەگەڵ ئەم جۆرە ڕەفتارانی ئەستێرەکانی و بتوانێت بە شێوەیەکی باش خۆی لەگەڵیانە بگونجێنێ، چونکە لەلایەن کارگێڕی ڕیال مەدریدۆ پاڵپشتێکی زۆر زۆر باش دەکرێت. ئەمە دەرفەتە بۆی ئەلۆنسۆ کە بتوانێت مامەڵەیەکی باش بکە. وەکو ڕیال مەدرید یاری ئۆلۆمپیاکۆس دەرفەتێکی باشە بۆی سەرکەوتنی تێدا تۆمار بکە، چونکە ڕیال مەدرید بەمە دەبێتە 12 خاڵ و تا ڕێژەیەکی زۆر ئەگەری سەرکەوتنی خۆی بۆ قۆناغی داهاتوو زیاد دەکات، چونکە بزانن یاری داهاتووی ڕیال مەدرید یاریێکی زۆر قورسە کە لە نێو یاریگای سانتیاگۆ بەرنابێ و میوانداری مانچستەر سیتی دەکات کە ئەمە خۆی لەخۆیە ئەبێتە یاریکی تایبەتمەند و ئەگەر ڕیال مەدرید یعنی بە نمونە
ئەم شەو بباتەوە گەر بە سیتیش بدۆڕێنێ ئاسایە چونکە زۆر گرنگە ڕیال مەدرید نەکەوێتەوە ئەو جێژاوی وەرزی ڕابردوو تێکەوە ئێستا بەرشەلۆنە نزیکە لەوەی بکەوێتە ئەو جێژاوی کە وەرزی ڕابردوو ڕیال مەدرید و مانچستەر سیتی تێکەوتن کە چوونە قۆناغی پاشکۆ خۆ بەرشەلۆنە پاشکۆ تێپەڕێنێ بەڵام تۆ گەشتێک زیاترەکەی تۆ دوو یاری زیاترەکەی تۆ تیپەکەت زیاتر ماندووە بێت و یاریزانەکان زیاتر ماندووە بن ئەمەوە دەکات کە تیپەکە دەگەری پێکانی زیاتر بێت بۆیە لە ڕیال مەدرید ئەوەی گرنگە و تەنها دەمێنێتەوە ئەم شەو لە یاری ئۆلۆمپیاکۆسا سەرکەوتن تۆمارکەوە بتوانێت بە دۆخۆکی باشەوە خۆی بۆ ڕکابەرەکانی لیگا ئامادە بکاتەوە بەشداری یاریەکان بکاتەوەکەوەی کە هەیە کاک ڕێبەن با جواب بە مۆڵە دیفاعی بەرشەلۆنە چۆن بوو کاکە وەڵی ئێوە بینەری بەردەوامی منن یعنی ئەم پرسیارانە زۆر ناخۆشەونە دووبارە بنەوە کاکە وەڵا من وتومە وەرزی ڕابردوش بەرگریکاری بەرشەلۆنە بە ئینگۆ مارتینێزەوە باش نەبوون خراپ بوون زۆریش خراپ بوون گۆڵی زۆریان لەسەر تۆمار کرا بەڵام ئەوەی کەوای کردووە ئێمە باز لە خراپی هێڵی بەرگری بەرشەلۆنە نەکەین ئەو ڕێژە زۆرەی گۆڵ تۆمارکردنی هێرشبەرەکان بوو کاکە بڕۆ بۆ دەستپێکی بەرنامەکانی من لە سەرەتای مانگی هەشت ئەم قسەم کردو و توشمەتەوە وتومە هێزی بەرشەلۆنە لە توانای ڕادە بە دەری هێرشبەرەکانی بووە نەک ئازایەتی بەرگری کارەکانی ئێستا پیدریشی تیان نەماوە ڕاگری یاری ئەم تیپە نەماوە دۆخەکە زۆر قورسە بۆیە زیاتر هەڵی بەرگری کارەکانی بەرشەلۆنە دەرەکەون یعنی تۆ بێنە پێش چاوی خۆت کاکە خۆمە یەکەم جار نییە بەرشەلۆنەونی گۆڵ لە تۆمارکرا ئێوە هەمووتان ناڵێن ڕیال مەدرید وەرزی ڕابردوو خراپترین تیپ بووە خراپترین یاری کردووە ئەخۆ ڕیال مەدرید لە دوامین کلاسیکۆیە 3 گۆڵی لە بەرشەلۆنە کردووە لە کلاسیکۆی جامەکەیە 2 گۆڵی لێ کردووە یعنی هەموو تیپەکان گۆڵیان لە بەرشەلۆنە کردووە کاک ئەتلێتیکۆ مەدرید 2 جار 2 گۆڵی لێ کردووە کاکی جان ئێخۆمە کەی بەرگری کاری باشە ئینتەر میلان 7 گۆڵی لێ کردووە لە چواری ئەبتاڵ ئەمە کەی بەرگری کاری باشە کاکە بەنفیکا 4 گۆڵی لێ کردووە کاکە دۆرتمۆند 3 گۆڵی لێ کردووە ئەکەی بەم بەرگری ئەمە ئەنجامەکانی پارەکە من پێ دەڵێم کاکە ئەنتی بەم ڕێژە گۆڵانی لێکراوە پار ئەمە کوێن بەرگری کارانە باشن ئەوەی کە باشی کردوون هێرشبەرەکان بوون کە ڕیال سی لێ کردو هێرشبەرەکان 4یان کردووە کە بێنفیکا 4 لێ کردو هێرشبەرەکان 5یان کردووە 6 گۆڵیشیان لە ئینتەر کردووە کە 7یان لێکراوە لەبەرەوە کاکە گیان وەرزی ڕابردوش بەرگریکارەکانی بەرشەلۆنە وەڵڵا خراپ بوو بەس ڕێژەی گۆڵی هێرشبەرەکان نەما بۆ زیاتر هەڵی بەرگریکارەکان دەرکەون ئەوە تا منتیق نییە کلوب ڕوچ 3 گۆڵی لێ بکە و چەلسی 3 گۆڵی لێ بکە فلیک کاری زۆر جوانی بۆ بەرشەلۆنە کردووە کاری زۆر ناوازەی کردووە بۆ بەرشەلۆنە ئەوەی کە ئەڵێت ئەبێ واز لە فلیک بینی ئەمە فەلسەفەی یاریکردنێتی بە دیفاعی بەرز یاریەکە لە سوودی بەرشەلۆنە ئەم قسەیە ناکە چونکە گوناحە بەرشەلۆنە بێتە قوربانی ئەم شێوازە یاریکردنە کاک عنی منطقی نییە کاکە تۆ چێلسی دوێنێ کە گۆڵی لێ کردووی پێشەوەش 2 گۆڵی تری لێ کردووی کاک چۆنە بێتی بۆ ناسام گاتە سەر گۆڵی تیپ خۆشترین تیپ بۆ گۆڵکردن بەرشەلۆنە هیچی پێغبەقەی بەرشەلۆنە خۆش نییە گۆڵی لێ بکەی ئیلچی بڕۆ ئەتوانی بە ئاسانی گۆڵی لێ تۆمارکەی یەک فکرێ بەرشەلۆنە ئەم ستایلی فلیک تەطبیقا یەک فکرێ یەک هێرشبەر بێنە بیخەرە نێو بەرگری کارەکان تاوانێ بیخە ناوچەی ئۆفساید داوانێ بێتەوە بەس جێگۆڕچەیە بکبەوە 2 دیفاع بەخۆی مەژغوڵکە کات ێزان تۆپەکە گۆڕی بە باڵەکەی تریش دابەزیەوە کابرا دەرەچی ئۆفساید نیە یەکسەر هێرشبەرەکە تۆپەکەی بۆی تۆی کاتە گۆڵوانێ یعنی تیپ نییە کام تیپەی تۆ بە خراپی دانەی هێندەی بەرشەلۆنە بە ئاسانی هێرشی لەسەر دروست بکرێ خۆفەنیتیان نییە بەڵێ 5 ئۆفساید دروستەکەی گرنگە بەڵام لەم 5 ئۆفسایدە کاتی ئەو ڕێینەوانێ یەکێکیان ئۆفسایدەکە وشکان و زۆر بە ئاسانی گۆڵت لێکراوە گۆڵی سێمی چەلسی ڕۆی وتی ئۆفساید تاوە گۆڵەکەی سێمی چەلسی نەکرا دوای ئاتوانێ سێمەگر ئۆفساید نییە کاکە خۆ مەرج نییە هێڵە 100% بی پێشێ بۆی بەرگریکارەکانی بەرشەلۆنە وەرزی ڕابردوو ژەر خراپ بوو نەرێستا خراپ نەبوو ڕێبینجان کاک دینان چێ پشتگیری زاخۆ ناکەوە تا من بە پۆست و بە ئەکاونت و بە پەیام و بە هەموو شتێر خەریکی بۆ خۆشمان دەرناخەین و ناشیکەین دوایی بەخوا کە یەکەمیش بوو ناچین پۆزی پێوە لین و هەلەکە سەمای بۆ بکەین بیکەین بە دەستکەوتی خۆمان ئێمە ئەمە وەکو هەستی نەتەوایەتی و کۆستی کوردایەتی ئەرکە لەسەر شارمان کە جێبەجێکەین و من خۆشم دەنگماوە بەیانی زاخۆ و دەنگی یەکەمیشمان پێیاوە دەستخۆشی بۆ تۆش کاگەیمات ببورن هاوڕێیانی عەزیزم ئێتر من ئەم جەوە وای لێ تاوێران نەبمانێ الحەمدولله
دەست خۆشکایی مات کاگاوکار ئەڵێ خولی ئیسپانیش بەرەو ئازنزمی دەڕوات معقول نییە ڤیاریال پلەی سێم بێت 4 گۆڵ لێ بکرێتیان ئەتلەتیک بیلباو لەگەڵ سلاڤیا براگ یەکسان بێت ئەم قۆناغانە ئەستیان توانێ ئەم تیپانە مەحدودە کاگاوکار کاگە بووەکیر ئەڵێ کاگ محەممەد ڕیاڵمەدی ئەم شەو تەنها بۆ بردنەوە یاریدەکات جامیشتر لە بەرژەوەندی ڕیاڵمەدی نیە 100% ڕیاڵ مەدرید ئەم شەو یەکسانبوونیشی شکستێکی گەورەیە هەر یەکسان بێ شکستێکی گەورەیە لەبەری خۆتە خەیتە گوێژگێژاوێکی زۆر زۆر قورسەوە ئەگەر ئەم شەو دانیشی نەیبیتەوە یاری داهاتووی سیتی نەبیتەوانێ تەواو ئەتێ تۆکو بار لیڤەرکوزنە لێ تۆ لەگەڵ بار لیڤەرکوزنا فەرقە نابێ و کاتە ئێوەکەی وەسا ناوەڵات عبێ هەربی باتەوە قوربانە بم سیامەنجیان کاگرێمەند دەڵێ کاک محەممەد بایرن دەبێتەوە موسیالا گەڕاوەتەوە گەڕانەوەی موسیالا وەکو وایە بڵێ ئێستا میرۆسلاف کلۆزە گەڕاوەتەوە بۆ بارن موسیالای داماوە کاکە 4 مانگ 5 مانگ یاری نەکردو لە شوێ دانیشێ بۆم یاریان نەیاری پێ بکات چۆنەوە زەختی دەرسەرەخا قوربانی دڵدون کاگاوکار ئەڵێ قەت حەزم لە دوو کۆمنت نەبوو بەڵام مادامە کۆمنتەکەی خوێنمەوانێ ئەڵێ قەت من دەڵێم ڕانەری ئەرسناڵ بووم قوربانی بە بایرن باری بارن دەدەم بۆ یاری چاسی چونکە چامپیۆنزیک مەجای قەرەبووی هەیە بە خوڵ ئینگلیزی قەرەبووی قورسە نە هاوکاجان ئەوە ڕێک عەکسەکەی ڕاست چونکە هاندەری ئەرسیناڵ بۆ وەرگرتنی هێزی تیپەکان بۆ هەڵسەنگاندنی هێزی تیپەکەیان پێویستیان بەم سەرکەوتنیە لە بایرن هەڵسەنگاندنی تیپەکەیان زۆر پێویستیان بەم سەرکەوتنیە لە بایرن چونکە عوقدەی ئەوان بارین مونیخە ئەرسیناڵ عوقدەی ڕیاڵ مەدریدی نییە عوقدەی ئەوان بارین مونیخە شەشیان لەگەڵ بایرن نایە بەردەوام بەرامبەر بە بایرن نەدۆڕێنن بۆیە بەوە هێز و توانای خۆیان نیشانەیەن کە لە بایرن بەرنەوانێ دواتر بە چێلسیش بدۆڕێتەوە هێشتا 3 خاڵەر لە پێشە بێت توانین ڕکابەرکی ئەزانم چێلسی بەریتوانەی پریمەر لیگ زۆر کەشێکی باش بۆ خۆتە خۆڵخێری بەڵام بایرن زەڕوترە بۆوری بۆ کۆی ورەی تیپەکە ئەرسناڵ واز لە ئەبتاڵ بێنەوە سەرنجی لەسەر خوڵ بێت باشترە دوای دوو کەروێشەکوێ هیچیان ناگرێ بۆڵای من عەکسەکەی بینم من پێم وایە تەرکیز بکاتە سەر ئەبتاڵ باشتر بێ چونکە پێگاتی ئەرسناڵ زۆر تۆکمەیە بۆ دوو یاری خۆی ئامادەکە زۆر باش خۆی ئامادەکە کاکسامان ئەڵێم شەو ئەرسناڵە باتەوە کاکرێمەند دەڵێت تەڵێ ئۆفساید سەرکەوتوو بەرامبەرچی کورد تەڵێ ئۆفساید کەی سەرکەوتوو بۆ کاکە نە وەڵا سەرکەوتن هەر نەبووە دەڕێبەنجان یەک کۆمنت بە قوربانی دەڵێ بم وڵای فرێ هاوڕەکانی تر ناکەم کۆمنت بنووسمیانیەوە 6 کۆمنتت کردووە ئەزیزی من کاگونەری ژەڵێ بینەری ڕاستی تۆپ پێوێم شەو بینەری یاری ئەرسناڵ و بایرن بێ کاکەیوان ئەڵێ کاکەیوان ئەڵێ شایەتیەوە دەم دوێنێوتە یاما لە ڕۆژی خۆی نەبێت چەلسی دەباتەوە کاک محەممەد خۆش سوور نەکرای هەر دەدۆڕا بیلفعل هەر وایە کوە ساومین جیان باسی ئەرسناڵمان کرد کاک هونەر سەڵاح هونەر گیان کۆمنتەکەشت زۆرە بەڵام دەی خوێنمەوانێ ئەڵێ بەداخەمان سستی جیازی کەوتوی نیە لەگەڵ پارساڵ تەنها تۆنا ڕۆمان لە شکستی دەست گەورە دەیان پارێزیمان سستی کاتێک بێز و ڕاز مەحرز و بەخوا هونەر پەیوەندی بە گواردیۆلایە گواردیۆلا دوێنێ هاتووە تەشکیلەیەکی گۆڕانکاریی زۆری کردووە لە تیپەکە کاتێکا تو یاری نیوکاسڵە دۆڕانووە زۆر پێویست بە میاریە سەرکەوتن تۆمارکەی خۆشی دوایەرەکە باسیەوەی کرد و نەرجال وتی من بەرپرسیارم لەم شکستە لەبەری گۆڕانکاریی زۆرم کرد کە پێویست نەبوونەوە گۆڕانکاریانە بیکەم کاگیواڵێ برام چەلسی بینیوە یاری باشکە بەڵام بەخوا دوێنێ زۆر جیاواز و پرسیارەکەمەوەی ئایا چەلسی باش بوویان بەرشۆنە لە قەیران نەخەر چەلسی باش بوو چەلسی زۆر باش بوو کاکە میران دوو ڕۆژە باسی دۆڕانی بەرشۆ ناکەم بەرشۆن تەنها دەبێت نوێی بکاتەوە بە پێگاتەوە گۆڕانکاری تاواگەرنا هیچ خەتای فلیک نیە وڵات زۆر خەتای فلیکە زان کۆژیان وەکو شێواز یاریکردن نا بە زۆر کۆم تەڵێ ئۆفسایدە واز بێنێ بەرشۆنەوەی گۆڵ لێ ناکرێت تووشێوە مواستەنگێ نابێ واقعی کاکە ئێمە گواردیۆلامانە بینی تیپە خنکان بابا بە ئینسافەوە قسە بکەین گواردیۆلام ئەزانم کە ڕسەکانی گواردیۆلا باشتر بوو بەڵام گواردیۆلامانە بینی تیپە خنکان بەردەوام لە ناوچەی یاریکردنی تیپی ڕکابەرا بوو لە 5 خولەکە 4 هێرشیە کردە سەر تیپی ڕکابەر بەڵام پیۆڵ و پیچی دەبینی پیچیش دابەزی پیۆڵە مایەوە کاکە ئابیداڵ جارجارە گەڕا دووە هاوکاری پیۆڵ بوو ئەگەر پیچیش دابەزیە بەرگریەکەیان چۆڵ ناکرد کاکە ئێستا بەرشەلۆنە ئاوا بکە هێرشی لەسەر کاک ئاوا بکە هێرشێت چێتە سەر ئاوا بکە هێرشێت چێتە سەر کاکە چۆنە بێتی بووە بێ ئەبێ واز لەم تەڵێ ئۆفسایدە بێنێ کاکە وتمان لەم تەڵێ ئۆفسایدە فەنە
بۆ هەنێ یاری بەکاریە بەس بۆ بەردەوامی یاری شتیوان نییە سەرکەوتوو نابی. تا کاروان کۆمنتی تۆ چی بوو؟ ئەوە پیاگەڕێمەوە یەکەم بە ئاخیر کۆمنتی تۆ خوێنمەوە کاروان فازل بە قورعان کاروانتیای نییە کۆمنتەکەی تۆ ئەوە گەڕاشمەوە دووە و تیانە و کاتیشم کۆتایی هات بمبورن. ئازان و خۆشەویستانم شەو پاش کۆتایەتنی یاریباری نوارستان پێتان بخواتان.